ئەمە هەمومان پێشمەرگەی بارزانینە تەسمین نابین ئەگەر یەکمان ڕق و ئاواکی ساردمانەری هەموو تەواوی عێراق جگە لە هەرێمی کوردستان ترس و تۆقانە لە ماری بەلا مستەفای بابیر لە ماڵی بارزانی ترس و تۆقانەکە چییە؟ ترس و تۆقان بۆ مەبەستم شەڕ نییە بەڵام جنابی کاک مەسعود باوەڕ بە خۆبوونە باوەڕ بە ئیرادە و بەهێزی گەلی کوردستانە باوەڕی بە پێشمەرگەی کوردستانە قەت لەگەڵ شەڕ نەبووە دایمە لەگەڵ ئاشتی بووە بەڵام لەوەی دڵنیا بنەوە جنابی سەرۆک بارزانی قەت تەسمین نابی ئەوان هەموو ئاواتیان ئەوەیەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە سەرکرد یەکەم شت سەرکردایەتی کورد بەگشتی بە هەموو لایەنە سیاسیەکان و هەموو ڕەنگەکانەوە یەکگر بن و پاڵپشتی یەکتر بن بۆ ئەوی بەرەنگاری عێراق بنەوە بە شەڕ نا بە حیوار و گفتوگۆ و دانیشتن کەوا ئەمە هەین و وجودیشمان هەیە هو ئەوان لە کاتێک لە پەرلەمانی خۆیان دادنیشن و دژی کورد بڕیار بدەن با ئەمە ناڵێن دژیان دەبین بەڵام ئەمە داوای هیچ شتێکی زیادەمان نەکرد تەنها داوای ئیستحقاقی مافی گەلی کوردستانمان